بەڵێم کاتەوە هەموو کاتێکتان باش بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێیانی بەڕێز هەروەکو لە ڕێکلامەکەدا بینیتان زانیاریەکی نوێ لەسەر دیداری دوایی ئۆجالان کەوتۆتە بەردەست کەوتۆتە ناو چاپەمەنی لەسەر ئەوە هەوڵەداین قسە بکەین کە زانیاریەکە زۆر هەم نوێیە هەم پێشتر تا ڕادەیەک شاراوە بۆ ئێستا ئاشکرا دەکرێت و هەم لەوێدا ئۆجالان چۆن باسی قەندیل دەکات چۆن باسی دەمپارتی دەکات و لە هەمووی گرنگتر چۆن باسی بارزانی و خەتی بارزانی دەکات ئەمە زۆر گرنگە لێرەدا باسییان دەکەین واتە لە دیدارەکەی هەری دوایی ئۆجالاندا چی گوتراوە دەربارەی بارزانی چی گوتراوە دەربارەی قەندیل چی گوتراوە دەربارەی ڕۆژئاوا و لەسەر پرۆسەکە بەگشتی ئۆجالان چۆن بیر دەکاتەوە هەڵوێستی چییە تۆڕەبوونەکانی لە چ ئاستێکدانە باس لەوانە هەمویان دەکەین بەڵێ ئەو هاوڕێیانەی ئێستاکە لەسەر خەتن سەر و سەر چاوان کاک ڤەیسی بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێیانی بەڕێز تکایە لەسەر یوتوب ئەو زەنگوڵەی کە هەیە چرکە بکەن کلیک بکەن لەسەر زەنگوڵی لەسەر فێسبوک وەرنە دەرەوە لەسەر ئیکس وەرنە دەرەوە لەسەر کەناڵی یوتوب تەماشای ئەو بەرنامەیە بکەن کە زانیاری نوێی تێدانا دەربارەی دوادیداری ئۆجالان لە ئیمڕالی و لە دیدارەکاندا جاری یەکەمە یعنی لە ماوەی نزیکدا جاری یەکەمە کە وەها بە توندی هێرش دەکاتە سەرخەتی بارزانیەکان و بە تایبەتی دەربارەی ڕۆژئاوا قسە دەکا لە سەرخەتی بارزانی و لە هەمان کاتدا هێرش دەکاتە سەر ئاکپارتی ڕەخنەی تون لە قەندیل و لە دەم پارتیش دەگرێ با بزانین ئۆجالان لەسەر ئەمانە چی دەڵێ تکایە لەسەر فێسبوک لەسەر ئیکس وەرنە دەرەوە ئەو پەخشە لەسەر فێسبوک و ئیکس نامینێ ناوی من چۆن نووسراوە لە کەناڵی یوتوب وا بنووسن و کەناڵەکە سوبسکرایب بکەن هەندێک بەرپرسیارەتی نیشان بدەن لە بەرامبەر ماندووبوونی ئێمە هەندێک ویژدان و بەرپرسیارەتی نیشان بدەن تکایە ڤیدیۆکانمان شێر بکەن کەناڵەکە سوبسکرایب بکەن و لایک بکەن پرسیار بنووسن هەندێک مرۆڤ بە تەنیا سوود وەرگر نەبێ لە هەمان کاتدا هەندێکیش سوود بەخش بێ باشتر دەبێ بەڵێ لەسەر فێسبوک و لەسەر ئیکس دەرەچین دەچینە سەر یوتوب لەوێ ئەو پەخشە بەردەوام دەبێ هاوڕێیان بەخێر بێن سەر و سەر چاوم هەروەکو بۆم باسکردن زانیاریەکی نوێ دڕکێنراوە دەربارەی دوادیداری ئۆجالان لە دوادیدارەکەی ئۆجالاندا شتی سەرنجڕاکێش باز دەکرێن هەم لەسەر پرۆسەکە هەوە هەم لەسەر قەندیل لەسەر خەتی بارزانی و لەسەر کۆمەڵێک بابەتی دیکەش بەڵێ با دەست پێ بکەین دەقی تەواوی بەشی دووەمی کۆنووسەکانی دیداری ئۆجالان لە ئیمڕالی لە 28 نیسانی ئەم ساڵدا لایەن ڕۆژنامەوانێک بە ناوی مەحموود ئۆڕاڵ دڕکێنراوە ئاشکراکراوە ڕۆژنامەوانەکە چێە ڕۆژنامەوانەکە یەک لە ڕۆژنامەوانە سەرەکیەکانی ئاژانسی سوورە ئاژانسی سوور بە ناوی سووری دیار بکر ئامادەوە کراوە و ئاژانسی سوور ئاژانسێکی زۆر نزیکی دەم پارتیە هەت تاتوانم بڵێم سەر بە دەم پارتیە لە بۆ هەندێ گومانێک لەوەدا نییە کە ئەم قسانەی کراون قسەی ئۆجالان نین و ئەمە هەروەکووتمان بەشی دووەمین بەشی یەکەمین پێشتر ڕاگەێنرا بوو شتێکی وای تێدا نەبوو بەشی دووەمی کۆنووسەکانن لە کۆنووسەکاندا بارودۆخی تەندروستی پەرەسەندنەکانی ڕۆژئاوا پرۆسەی بەڕێوەچوونی دیالۆگ لەگەڵ دەوڵەت و ڕەخنەکان بەرامبەر بە قەندیل و پارتی دەم و دەربڕینە توندەکان سەبارەت بە ڕێبازی بارزانی و هەرسەنگاندنە سەرنجڕاکێشەکان بۆ هاوسەنگی سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگەیان گرتووە ئۆجالان لە سەرەتای دیدارەکەدا ئاماژەی بەوە کردووە کە نەشتەرگەری چاوی بۆ کراوە و سەبارەت بە تەندروستی خۆی ئەڵێ نەشتەرگەری چاوم بۆ کرا باش بووە پێم وایە کوالیتی بینینم لە 120 زیادی
زیادی کردووە ئێستاکە ڕێک و پێکتر لە جاران دەبینم وا دیارە پێشتریش قسە لەسەر ئەمە کراوە کە ئۆجالان چاوی ئاو دەکاوە چاوی نابینی ماوەیەکیش بوو لە خوێندن و شتیوە لە خوێندنەوە دابڕابوو ئۆجالان ئاماژەی بە پەرەسەندنەکانی ڕۆژئاوا کردووە لەوێ بە تایبەتی تێکەڵبوونی هێزەکانی یەپەژە و ئەو کێشانەی لەگەڵ حکوومەتی شامدا هەن یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی قۆناغی نوێ ئۆجالان جەختی کردەوە کە یەکینەکانی ژنان سوورن لەسەر پاراستنی دەستکەوتەکانیان وتی ئایا ئەوانەی ڕۆژئاوا دەتوان خۆیان لەگەڵ بارودۆخە نوێیەکەدا بگونجێنن نیشانەی پرسیار ئایا دەتوانن لەگەڵ پرۆسەی تێکەڵبووندا بگونجێن و بە پێی ئەوە خۆیان بنیاد بنێنەوە دیسانی شانەی پرسیار ئەمانە بابەتی گرنگن دەوترێت حکوومەتی شام هێزی سەربازی ژنان قبول ناکات ژنانیش بڕیاریان داوە دەستکەوتەکانیان بپارێزن بێگومان دەستکەوتەکانیان دەپارێزن هیچ مەجالێکیان نییە دەستبەردار بن دوای جەژن دەبێت لەم بارەیەوە مشتومڕی کۆنکرێتتر بکەین و مۆدێلێکیان بۆ پێشکەش بکەین ئەوان تەنیا ناتوانن ئەوان بە تەنیا دەتوان چارەسەرێکی وە پێشنیار بکەن نە تورکیا و نە ڕۆژئاوا ناتوانن بە تەنیا ئەم کێشەیە چارەسەر بکەن نە تورکیا و نە ڕۆژئاوا ناتوان ئەم کێشەیە چارەسەرکەن پەیوەندیان لەگەڵ ئەمریکا دروست کرد وایان زانی پەیوەندیەکە هەمیشەیی دەبێ بەڵام لە ڕۆژێکدا بە تەنیا بەجێیان هێشتن لێرەدا دەمەوێت کەوانەیە بکەمەوە بۆ چوونی خۆم بڵێم بۆ چوونەکە کێشەمان لەگەڵ بۆ چوونەکە نیە هێزەکانی یەپەژە هەوا حکوومەتی شام یەکتری قبول ناکەن ئیتر حکوومەتی شام هەمومان دەزانین حکوومەتی شام حکوومەتێکی جیهادیە لە مەتبەخیش جێگا بە ژنان کەم دەدا جا چۆن ژن بێ لە کەرتی سەربازیدا جێگا بگرێ و لە هەمووی گرنگتر حکوومەتی شام ئەڵێتن ئەمە لە ناو هیچ جۆرە ڕێککەوتنێکی ئێمە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک نییە دوا ڕێککەوتنی 29 جانیوەریە ئیمزای چی لەسەر ئیمزای بارزانی مەزلوم عەبدی تۆماس بارک ئەحمەد شەرعی لەسەر وانە باشە لەوێدا شتێک هەیە بە ناوی یەپەژە نییە ئەو ڕێککەوتنە چێ کراوە لە هەولێر کراوە لە هەمووی گرنگتر مێدیەکانی پەکەکەیە مێدیەکانی پەکەکە جاروبار پرۆپاغاندەی ئەوەندە قۆڕ دەکەن یەک لەوانە ئایانگوت ئەگەر ئۆجالان نەبوایە ئەو ڕێککەوتنە سەرکەوتووەی 29 جانیوەریش نەدەکرا واتە جینۆساید دەکرێن باشە ئۆجالان خۆی ڕەخ نەدەکە ئەڵێ ئەمە نابێت ئەوە کامیان ڕاستە ئێستا کامیان ڕاستە بەڕاستی جێگەی پرسیارە باشان ئۆجالان دێینەوە سەر تێبینەکەی ئۆجالان کەوانەکەی من دادەخەم کەوانەکەی خۆم قسەکانی ئۆجالان بەردەوام دەکەین ئەڵێ دەوڵەت لە بڕی چارەسەری مێژووی خەریکی مامەڵەی بازاڕیە ئۆجالان بە توندی ڕەخنەی لە شێوازی نزیکبوونەوەی دەوڵەت لە پرۆسەکە گرت و ئیدعای کرد کە کاتێک باس لە چارەسەرێکی مێژووی دەکرێت دەوڵەت ئەجێندای بچووک و بێبایەق دەخاتە پێشەوە بۆ قەندیلیش باز دەکەم بەڵام تێناگەن ڕووبەڕووی هەمان کارە سەد بووینێتەوە ئێوە دەوڵەت هەر ناناسن نە دەوڵەت و نە سیاسەت خاوەن تێگەشتن نین ئێمە هەوڵ دەدەین چارەسەرێکی مێژوویی پەرە پێ بدەین بەڵام دەوڵەت ئەجێندای بچووک بێبایەخ و مامەڵەی بازاڕی ئەسپمان دەخاتە پێشەوە دان بە خۆداگرتنێکی زۆرم نیشاندا ئەگەر قیامەتیش هەڵسێت ئەم کارە کۆتایی پێدێت هیچی تر بارودۆخی من و مەرجەکانی کارکردنم مەرجی سەرەکین هەم چاوەڕوانی کارم لێ دەکەیت و هەمیش لەم بارودۆخۆدا دەمهێڵیتەوە ئەوە لەگەڵ دەوڵەتێتی پرسیار لە دەوڵەت دەکات ئۆجالان ئاماژەی بەوە کرد کە پێک هاتەی ڕێکخراوەی لەم بارودۆخەدا ناتوانێت بگۆڕدرێت و وتی لەم بارودۆخەدا چاوەڕێی ئەوەم لێ دەکەیت ڕێکخراوەکە بگۆڕم و وەری بچەرخێنم هەندێک دۆخی قاڵبگرتو و پێکهاتەیی هەن قەندیل هێزی گۆڕینی ئەمانەی نییە تەنیا من دەتوانم بیگۆڕم من ڕەخنەی ئۆجالان لە دەم پارتی و قەندیلیش بەم شێوەیە ئۆجالان ڕەخنەی لە قەندیل و دەم پارتی گرتووتی کە
چارەسەر لای خۆیەتی لای ئەوان نییە لای خۆیەتی من دەمەوێت کار بکەم باخچەریش بانگهێشتی کردم وتی وەرە کار بکە من هیچ داواکاریەکم نەبووە ئێستا بۆچی ڕێگریم لێ دەکرێت لێرەدا فێڵێک هەیە من چیتر من لە تووڕەیدا شت دەبم نە لە قەندیل و نە لە پارتی دەم چاوەڕێی هیچ ناکەم چاوەڕێی چارەسەر لە خۆم دەکەم ئۆجالان ئاماژەی بەوە کرد کە کار لەسەر پیلانێکی چارەسەری کاتی نوێ دەکات و پێویستە پرۆسەکە بگاتە چوارچێوەیەکی یاسایی و دامەزراوەیی چوارچێوەی دامەزراوەیی و یاسایی پێویستە پیلانێکی چارەسەری کاتی گونجاو بۆ ئەوە پەرە پێ دەدەم ساڵ و نیوێکە کات دەکوژن با کەس چیتر یاری بە دان بەخۆداگرتنی من نەکات مشتومڕی چۆڵکردنی ئەشکەوتەکان کاتی بەسەرچوو ئەم بابەتە دابخەن ڕێکخراوەکەم بێچەک کردووە و هەڵمۆشاندۆتەوە و هەروەها ئۆجالان بەردەوامی بە قسەکانیدا دەربارەی چەقبەستووی پرۆسەکە ئەڵێ هەندێک کەس ویستیان لینچم بکەن لینچ یعنی بمخەنە خوارەوە لێم بدەن بێتوانان بکەن هەموو ڕۆژێک لە تەلەڤیزیۆنەکانەوە جنێویان دەدا منیش چیتر بێوەڵام نابم باخچەلی وەک پیاوێکی دەوڵەت ئەم بابەتەی هێنا ئارایەوە وام زانی جددیەتی دەوڵەت هەیە بەڵام ساڵ و نیوێکە کێفری دەدەن ڕێکخراوەکەم بێچەک کردووە هەڵمۆشاندوتەوە ئیتر بەسە یەکێک لە بەشە سەرنجڕاکێشەکانی کۆنووسەکانی ئۆجالان هەڵسەنگاندەکانی بوو بۆ هاکان فیدان ئیسرائیل و هاوسەنگی نوێیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵێ ئەم کارە دەبێت یاسایی بێت هاکان فیدان چوو لەگەڵ ئیسرائیل ڕێککەوتنی کرد تورکیا و ئینگلیزەکان لە سووریا پێکەوە هەنگاویان نا پارێزگاری لە ستاتوکۆ و سیستەمی سایکس بیکۆ دەکەن لە ئێرانیشدا هەڵوێست وەردەگرن بۆ نەگۆڕانی سنوورەکان ئینگلیزەکان و تورکیا بەیەکەوە دەجوولێنەوە ئەوە مەبەستی ڕێککەوتنی مانگی یەکی ئەم ساڵە کە لە 4 لە پاریس ئەنجامدرا هاکان فیدان لەوێ بوو وەزیری دەرەوەی سووریاش لەوێ بوو و لەگەڵ ئیسرائیل دوا ڕێککەوتنیان ساز کرد و دوای ئەوە کە جۆلانی زانی ئیسرائیلیەکان فشە دەکەن دەربارەی کورد هێرشێکی گەورەی کردە سەر حەلە بوو دوایی هەموو ڕۆژ ئاوا و تەبقە و ڕەقە و دێرە زور و هەمووی بەدەست خستن و شەڕەکە گەیشتە بەر دەرگای قامیشلۆ ئێستاکە نفوسێکی زۆر کەم لە ژێر دەستی بەتەنیا ئیالەتی جزیرە لە ژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک ماوە ئۆجالان ئاماژەی بەوە کرد کە پرۆسەیەکی نوێ پارچە پارچەبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و هۆشیاریدا لە مەترسی باڵکانیزەبوونی دووەم باڵکانیزەبوون بە خۆتان دەزانن مەبەستی یوغۆسلاڤیایە کاتێک دەوڵەتە گەورەکان ئیمپراتۆریە گەورەکان پارچە پارچە دەبن و پاشان کۆماری نوێی بچووکیان لێ دروست دەبن مەبەستی ئەوەیە بە دەوڵەتی تورکیا دەڵێ یان ئەوە تا کێشەکان لەگەڵ چارەسەر دەکەن یان ئەوە تا پارچە پارچە بوون قبول دەکەن پارچە پارچە بوونی دەوڵەتە گەورەکان ئەمەشیان ناکۆکە لەسەر لەگەڵ قسەی پێشوو چونکە لە قسەی پێشوویدا ئەڵێتن ئینگلیزەکان و تورکیا بەیەکەوە کار دەکەن لەسەر سایکس بیکۆ کار دەکەن لێرەشدا شتێکی کەم بەڵام مشکلە نییە ئەمانە لایەنی تەکتیکیان هەیە دەبێ مرۆڤ ئەمە لە بەرچاو بگرێ مرۆڤێک کە لە زیندانە سیاست دەکات تاکتیک دەکات هەندێک شت وەکو تەکتیک بەکاردێنی و یان وەکو ترس بەکاردێنی ئەمە تا چەند کاریگەرە بە کاریگەر نییە ئەمە شتێکی دیکێت تەنانەت هەندێک جار گەورەکردنی ئیسرائیل لە بەرامبەر تورکیاش هەم دەکەوێتە چوارچێوەیەکی چی پێ دەڵێن دژە جوویی ئەکرێ والێک بدرێتەوە من ناڵێم هەموو ڕەخنێک لەسەر ئیسرائیل یعنی دژە جوو ئەمە بۆچوونی نەتەنیاو هەیە بۆچوونێکی مەترسیداریشە بەڵام کە زۆرت شتێک گوت شتێکەش واقعی نەبوو ئەمە دەکەوێتە ئەو چوارچێوێدا من لەگەڵ ئەوەشدانیم بەڵام دەبێت ئینسان لەوە شتێ بگە مرۆڤێک کە هیچ جۆرە چەکێکی نەبوو لە زینداندا ناچارە چەکێک بۆ خۆی دروست بکە ئەو چەکە چیە ئەو چەکە لە ڕووی
گوتارەکەی ئۆجەلانە لە ڕووی تەکتیکیەوە مرۆڤ تەماشای بکە دەیەوێ بە قەولی خۆیان بە تێگەشتنی خۆی تورکیا دەترسێنێ لەوە ئەڵێتن تەماشاکەن ئەگەر ئێوە لەگەڵ ئێمە کێشەکە چارەسەر نەکەن ڕەنگ بێ ئیسرائیل دەست بخاتەناو پەکەکەش دەستی خستوتەناو ڕێخستنەکانی دیکە دەست بخاتەناو پەکەش لە بەرامبەر ئێوە بەکاری بێنی ئێمە جینۆساید دەکرێن و ئێوەش لاواز دەبن. ئۆجەلان سەبارەت بە کادیرەکانی ڕێکخراوەکە هەڵسەنگاندنێک دەکات لەوێدا بە پێی تواناکان باری زۆر دەخینە سەر شانیان ئەڵێ تووشی نەخۆشیەکی پوکانەوەی ئێسک بوویت ئەوە لەگەڵ کادیرەکانیتی بەڵام دەتنێرن بۆ زۆرانبازیەکی کرکپنار ئێمە لێرەدا دەمانەوێت دەوڵەت بخینە خزمەت دەوڵەتەوە پێویستە ئەم دەوڵەتە باش بزانێت ئێمە هێزێکی سیاسی گەورەین لەوەی بیری لێ دەکەنەوە هەوڵ دەدەین تێکەڵی کۆمار ببین هەروەها دەربارەی مستەفا کەماڵ و کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانیشەوە قسە دەکا ئینگلیزەکان و فەڕەنسیەکان مۆدێلێکی نوێیان پەرە پێدا ویستیان منیش ڕابکێشنە ناوی بەڵام نەچوومە ناو ئەو مۆدێلە عەقلیەتی تاڵات پاشا زۆر زۆر ترسناک بوو ئەگەر مستەفا کەماڵ نەبوایە دەیانبینی چیان بەسەر دەهات من تیتڵێک بەو شێوەیە ئەڵێ من دامەزراند منیش کۆتاییم پێهێنا سەبارەت بە پرۆسەی بێچەکردن ئۆجەلان وتی کە گومان دەکا ئایا هەندێک هەنگاوی بە زووی ناوە یاخود نا هەندێک جار دەڵێم ئایا لەم مەرجانەدا هەڵم کرد کە هەنگاوی یەک لایە نەمنا یان نا نیشانی پرسیار کاتێک باخچەلی وتی وامزانی ئاکەپە چارەسەری دەکات بەڵام زۆر ڕوونە هەم من و هەم باخچەلیان زۆر ماندوو کرد مانگێکە دڵۆپێک خوێن نەڕژاوە مانگانێکە ببورن مانگانێکە چونکە ساڵ و نیوە 2 ساڵ زیاترە پرۆسەکە مانگانێکە دڵۆپێک خوێن نەڕژاوە وتم بە شوێنەوارێک لە مێژوودا جێبهێڵین بڕیاری مێژوویمدا من دامەزراند منیش کۆتاییم پێهێنا وتم سیاسەتی دیموکراتیک و یاسا بازنەی تونند و تیژیمان ڕاگرت ئۆجەلان ئاماژەی بەوە کرد کە دەوڵەت زەمینەی یاسایی پێویستی دروست نەکردووە و نزیکبوونەوەی ئێستای بە کاری کۆنتڕاگەریلا ناوبرد یاسا و زەمینەی یاسایی من ڕوونە دەوڵەت کارم پێ دەکات بەڵام هیچ زەمینەیەکی یاسایی نابێت ئەمە کاری کۆنتڕاگەریلایە ئۆجەلان ئاماژەی بەوە کرد کە بۆ 2000 هەوڵ دەدات و وتی دواهەمین تاقیکردنەوە دەکەم ئەگەر ئەوەی پێویستە نەکرێت دەکێشمەوە یعنی دەسمە دواوە هەروەها ئۆجەلان لەسەر کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەیە قسەی کردو لە پەیامەکەدا سەبارەت بە مشتومڕەکانی یەکێتی نەتەوەیی کورد ئۆجەلان هۆشیاریدا لە مەترسی دەستێوەردانی دەرەکی مەسەلەی یەکێتی کورد گرنگە ئەگەر ئێوە نەیکەن ئیسرائیل و ئەمریکا دەیکەن وەک باڵکان پارچە پارچەتان دەکەن من یەکێکم لەوانەی وانەم لە پراکتیکی مستەفا کەماڵ وەرگرتووە دەیانەوێت کورد بە پەتێک بخینکێنن ئۆجەلان ئاماژەی بە پرۆسەی شەڕ و وێرانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد و نمونەی غەزە تاران بەیروت و شامی هێنایەوە وتی ناوچەکە پارچە پارچەبوونێکی گەورە بەخێوە دەبینێت دەربارەی مادیگەرایی و گەندەڵی ناوخۆی ڕێکخراوەکەش وتی لە دەربارەی مادیگەرایی و گەندەڵی ناوخۆیی ڕێکخراوەکە وتی لە تێگەیشتن لە مەسەلەی مادیگەرایی دەستەوەستانم لە تێکۆشاندا چاوەڕوانی قازانجی مادی نابێت ئەو پەیوەندیەی لەسەر مادیات بنیات بنرێت مەحکومە بە گەندەڵی و تێکچوون ئۆجەلان وتی کە پێویستە کورد پەیوەندیەکی نوێی ئاشتی لەگەڵ دەوڵەت کۆمەڵگا و مێژوودا دروست بکات دروستکردنی پەیوەندیەکی ڕاست لەگەڵ دەوڵەت ژیان نییە من بەمە دەڵێم ئاشتی کورد لەگەڵ مێژوو دەوڵەت و کۆمەڵگا دەمەوێت کۆتایی بەم شەڕە بهێنم کە 100 ساڵا وزەی ئێمە دەمژێت لە کۆتاییدا بارزانی لەسەر ئۆجەلان لەسەر ڕێبازی بارزانی قسە دەکا
یەکێک لە سەرنجڕاکێشترین بەشەکانی نووسینەکان ئەمە دەربڕینە توندەکان دەربارەی مەسعود بارزانی و ڕێبازی بارزانی. لەوێدا ئۆجالان ئیدعای کرد کە بارزانی دەیەوێت لە سووریا کاریگەر بێت و وتی بارزانی چۆن هەولێر بەڕێوە دەبات لە سووریاش پێکهاتەیەکی هاوشێوەی دەویست. ئەمریکا و ئیسرائیلی بۆ ئەمە قایل کردبوو، تەنانەت تورکیاش خەریک بوو بکەوێتە ناو ئەو تەڵەکەیەوە. ئۆجالان باسی لەوە کرد کە لە حوزەیرانی 2024 پیلانێکی پاڵپشتیکراو لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە هاتۆتە ئاراوە. وتی کە لەگەڵ مەزلوم عەبدی قسەی کردووە و دژی پیلانەکە وەستاوەتەوە. ئەم پەرەگرافە دووبارە دەکەمەوە. لە حوزەیرانی 2024 پیلانێکی پاڵپشتیکراو لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە هاتۆتە ئاراوە. ئەوە دەربارەی بارزانی قسە دەکات. وتی کە لەگەڵ مەزلوم عەبدی قسەی کردووە و دژی پیلانەکە وەستاوەتەوە. پێم وت بە مەزلوم عەبدی وتووە کە بارزانی و ئیسرائیل لە سووریا دەبنە هێزی باڵادەست. بە ڕاشکاوی دژایەتیم کرد، ناڕەزایەتیم دەربڕی و داوام کرد بکشێنەوە. گوێیان لێ گرتم و پیلانەکە پوچەڵ بووە. ئۆجالان بەردەوام بوو لە هەرسەنگاندنەکانی بۆ بارزانی و ئاماژەی بە هەندێک سەردانی ڕابردووش کرد. پێشتر لەگەڵ هاوڕێیانی بەرپرسیش قسەم کردووە. ئاماژەم بەوە کردبوو کە هاتنی بارزانی بۆ جزیرە، شاری جزیرە بە مەترسی دەزانم. دەرکەوتنی بە پیاوە چەکدارەکانیەوە سەردانێکی ئاسایی نەبوو. ئامانجی سەرەکی گەیاندنی پەیام بوو بە من. لە تەلەڤیزیۆن بینیم، ئاگاداری بەرپرسانیشم کردەوە. بەم هەڵوێستە دەیەوێت بڵێ ئاپۆکەیە، ئێرە هی منە، ئەو چێژەی پێنادەم. پێشتریش وتومە کینەکەم چیتر نەگەیشتۆتە گەروم. ئۆجالان ڕێبازی بارزانی بە عەشیرەتگەرایی، بنەماڵەگەرایی و دەسەڵاتخوازی ناوبرد و وتی لە ڕابردووە تا ئێستا دژی ئەم ڕێبازە تێکۆشاوە. بارزانیەکان 40 ساڵە لە دژی من سیاسەتێکی عەشیرەتگەرانە، بنەماڵەیی و دەسەڵاتخوازانە بەڕێوە دەبن. دوای تەواوبوونی پرۆسەکە هەمووان دەبینن چۆن تێکۆشانێکیان لە دژی من بەڕێوە بردووە. پێویستە ڕێگری لە نەتەوەپەرستی کورد بگیردرێت. لێرەدا دەمەوێت پەرەگرافێک بکەمەوە. ئەوەی ئۆجالان دەیڵێت دەربارەی سەردانی پێشووی بارزانی کە هێزی زریڤانی لەگەڵ خۆی برد و چەکی گەورە گەورە قڕسیان پێبوو و دەوڵەت باخچەلیش لەو بەریەوە دژایەتی کرد و ئەوان کوردە نەتەوەپەرستەکان و حتا نەتەوەپەرستەکانی دەوروبەری پەکەش زیاتر چەپڵیان لە بۆ بارزانی لێدا. ئەمەشیان بەڕای شتێکی ئاسایی نەبوو. یەک لە پرۆتۆکۆلی هیچ دەوڵەتێکدا کاتێک سەرکردەیەک دەچێت سەردان دەکا نابێت چەکی ئاشکرا و گەورەی پێبێ، وەکو بیکەیسی وەکو M6وانە زۆر 4-5 دەبانچەیان پێەیە و دەبانچەکان شاراوان لە ژێر قات و ڕێباتەکاندا شاراوان، لەمە زیاتر نییە. لەوێدا دەوڵەتی تورکیا ئەو سوکایەتی چۆن بەخۆی کرد حکوومەتی تورکیا کە ڕێگا بدە هێزی زرێڤانی بیستە ژوورەوە. یعنی چونکە ئەوە مانای ئەوێ دەوڵەتی تورکیا ناتوانێت بارزانی بپارێزی، یان دەوڵەتی تورکیا باکووری کوردستانی تسلیمی بارزانی کردووە بە ئەسکەریە. کامیان ڕاستە؟ هیچیان ڕاست نین. باشە بۆ وای کرد ئاکەپە ئەو کارەی کرد لە دژی ئۆجالان. ئەمە ڕاستیەکە. یەک. دوو، ئاکەپە وای کرد کە لە دوای ڕۆژئاوا باڵانسی و یانیش قودرەتی بارزانی لە ناو کوردەکاندا زیاتر ببێ و ئەو شەڕە جنێوەی لە سۆسیال مێدیادا هەیە لەسەر ئۆجالان زیاتر ببێ. من لێرەدا بە تەنیا تەحلیل دەکەم. من ناڵێم ئەمە ڕاستە، ڕاست نیە، حەقا. من باسی ئەوان ناکەم. ئەڵێم دەوڵەت بە ئەم قەست ئەمەی دەگوت و زۆربەی زۆری شڕۆڤەکارە عەقڵ و بێلایەنەکانی تورکیاش ئەمانەی بێلایەنن بۆ چونێشی وایان نیشاندا. بابزین ئۆجالان دەربارەی نەتەوەپەرستی مقەدەسەکەی کوردەکان چی دەڵێ؟ وەک چۆن پەروین خانمیش ئاماژەی پێدا.
ئەوە دیارە پەروین لەوێ بووە پێویستە ڕێگری لە نەتەوەپەرستانی کورد بکرێت و ڕێگە نەدرێت دووبارە ڕێک بخرێنەوە پێدەچێت ئەم ڕێبازە لە ڕێگای کەماڵ بوڕقایی و ئیبراهیم گوچلۆوە بەڕێوە بچێت حەمەڕەش ڕەشۆ هەبوو بارزانی چی بوو مەڵام مستەفا بارزانی وەک ڕێبەری خۆی دەناساند ئەو مەلا مستەفا بارزانی وەک ڕێبەری خۆی دەدیت چەند زمانێکی کشی دەزانی داکۆکی لە ئۆتۆنۆمی کورد دەکرد لە شام لە دژی ئەویش تێکۆشام ئۆجالان سەبارەت بە سلاحەدین دەمیرتاشیش پەیامێکی داوتی یان دەبێت هاوکاری پرۆسەکە بکات یان دەبێت دابخات چی دابخات دەمی خۆی دابخە دوکانەکەی دابخات چیە دیار نییە ئەگەر دای نەخات من دای دەخەم دەمیرتاش نازانێت سەرۆکی دانوستانکار منم ئۆجالان ڕەخنەی لە کەسایەتیەکانی وەک کەماڵ بوڕقایی و ئیبراهیم گوچلۆش گرت و وتی کە لە ڕابردوودا دژی داواکاریەکانی فدراسیۆن و سربەخۆیی وەستاونەتەوە هەموو ژیانم لە دژی ئەم نەتەوە پەرستیە سەرەتاییانەی کورد تێکۆشاون کەماڵ بوڕقایی داکۆکی لە فدراسیۆن و ئیبراهیم گوچلو داکۆکی لە سربەخۆیی دەکا ئێستا منیش بە توندی ئەوە ئێستا ڕەت دەکەمەوە دەمەوێ دوا کەوانە لەسەر دەمیرتاش بکەمەوە من لەوە هەتاوەکو ئێستاش تێناگەم بۆ چوونەکانی ئۆجالان شتی منتەقی تێدانە ئەوە ڕەت ناکەوە شتی تێدایە کە لە دواییدا ئێمە لی تێگەین بەڕاستی دەربارەی ئەمریکا دەربارەی ئیسرائیل بۆ چوونی منتەقین دەربارەی ئەوەی کە بارزانی لە ڕۆژ ئاوا بە ئەنقەست بەهێز دەکرێت من نە لە دژی نە لەگەڵیدا من تحلیل دەکەم ئەمەشیان منتەقیە ینی بە ئەنقەست دەرگای لە پێش دکرایەوە کەەوەها لە ڕێگای ڕێکخراوی بارزانی بچێتە ژوورەوە و بە تۆنان شت با بکەنەوە دەربەخوین و فلان و بێوان و قیر و هاوار و کوردستان 24 و ڕوودا و ئاوا و میدیا و ئەم هەموو کوردین و ئەمانە هەر هەمیان بە ئەنقەستکران ئەمانە هەر هەمیان بە پیلان بوون ئەوە پیلانی تورکیای پیلانی ئیسرائیلیشە بەڵام ئۆجالان ئەڵێ من بخۆم ئەو پیلانم تا ڕادەیەک تێکداوە ئەوەی لەسەر دەمیرتاش دەگوترێ هەتاوەکو ئێستاش من بە وەهمی دەزانم ئەو ترسە چییە لە دەمیرتاش هەیە هەم لە ناو ئاکپارتی هەم لە ناو ماپە هەم لە ناو پەکەکە هەم لەلایەن ئۆجالانەوە هەم بە تایبەتی لای قەندیلە و من تێناگەم ینی دەمیرتاش دوێنێ کوڕی ئێوە بوو بەڵام ئەو ڕۆکە دەمیرتاش چلو قسوور ساڵە کاکە سەری سپی کردووە سمێڵیشی سپی بوونە ئەوە منداڵەکانی خەریکە دەست نەزانکۆ یعنی دەبێ ئینسان هەندێک منتەقی هەبێ ئەمن دوێنێ کوڕی بابی خۆم بوو منداڵی بابی خۆم بوو بەڵام ئەو ڕۆکە من تەمەن گەشتە 50 ساڵ کاکە هەتا کەینێ بابێ من وەک کوڕی خۆم ببینی دەستم بگری پێویست ناکە من بەخۆم لەو جادەیە دەپەڕمەوە دەزانم لەکوێ گڵۆپی سوور هەیە لەکوێ گڵۆپی سەوز هەیە لەکوێ زێبڕا پات هەیە دەپەڕمەوە یان ناپەڕمەوە لێم گەڕێن ئەگەر ئۆتۆمبیلێکیش لێدام خەتای خۆمە لەو بارەیەوە من بەڕاستی ئەوە بە قەدرێکی زۆر گەورە دەزانم و ئەمە زۆر خراپە و ئەمە زۆری غەڵەتە ینی ئەگەر پرۆسێک لە ئارادایە دەبێت دەمیرتاش لە دەرەوە بێ دەبێت دەمیرتاش زیاتر دەستی بکرێتەوە دەبێت دەمیرتاش زیاتر یارمەتی بدرێت بۆ ئەو قسانەی ئێستا ئۆجالان دەکا وەکوتم شتی ڕاستی زۆر تێدایە بەڵام یەک کادری پەکەکە بینە لە ڕاگەیاندنەکاندا لە دەرەوە لە ناوە خۆیاندا تەنانەت لە ناو کۆمەلگەی خۆیدا ناتوانێت دیفاع لە قسەکانی ئۆجالان بکەم یەک کادر و قادرۆ و نادرۆی پەکەکەی بینە ناتوانێت دیفاع لە ئۆجالان بکەم ناتوانێت قۆناغەکە تێبگەینێ بە خەڵک بەڵام دەمیرتاش ئەوە دەتوانێت دەمیرتاش ئەتوانێت لەناو کوردەکاندا ئەمەیان تێبگەینێ لەناو تورکەکانیشدا ئەتوانێت ئەمیان تێبگەینێ ئەو دژایەتی کردنەی دەمیرتاش لە پایچیە من لەوە هەتاوەکو ئێستاش تێناگەم دەمیرتاش خۆشی ئۆجالان بە باش مزاکەڕەسی یعنی بە سەرۆکی دانوستانکار دەناسێ و ئەڵێ ئەوەی بە ئۆجالان دەکرێت بە من ناکرێ ئەوها بێعەقڵ نییە چێ ئەتوانێت پەکەچەکە ئۆجالان نەک دەمیرتاش چێ ئەتوانێت مەزلوم عەبدی دانیشینێ و بیباتە شام دیمەشق و بیگەڕێنیتەوە و سبەینێ بهێنێتە ئەنقەرە دیزار ئۆجالانە خۆ دەمیرتاش نییە
ئەمە هەموو کەس ئەوەی دەزانی بەڵام دەمیرتاش پێویستە بۆ ئەوەی ئەو قۆناغی کە ئێوە ناتوانن لە خەڵکی بگەینن دەمیرتاش ئەتوانی تیان بگەینێ تکا لە دەم پارتی بە تایبەتی لە بەڕێز پەروین بوڵدان و ئەوانە دەکەم وەفدەکەی ئیمرالی دەکەم کە لەو بارەیەوە پەیامێک بگەینن یعنی ئەو هێرشە بۆ سەر دەمیرتاش چییە ڕاستە لەسەر دەمیرتاش و ئۆجالان ئەوەیەک هەیە ناکۆچیەک لە نێوان دەوڵەت هەیە بۆ نمونە خاڵی جەهەپە پێی وایە کێشەی کورد دەبێت چارەسەر بکرێ و دەبێت لە پەرلەمان چارەسەر بکرێ و لە ڕێگای ئۆجالان چارەسەر نەکرێ ئاک پارتی و مەهەپە دەیانەوێت لە ڕێگەی ئۆجالان چارەسەر بکرێ جیاوازیەکە ئەوەیە و جەهەپە پێی وایە دەمیرتاش هەتاوە کوێستە لەناو چەکدا نەگڵاوە خوێنی نەڕژاندووە خوێنی لێ نەڕژاوە کەسێکی هەڵبژێردراوە دەنجی هێناوە سەرۆکی حیزبێکە و توانیوێتی حیزبەکەی ئاستی کورسیەکانی بگەینتە لە 13 زیاتر لە بۆ هەندێک کەسێک گونجاوترە لە بۆ ئەوەی وەک مخاتەب ببیندرێ لە چاو ئۆجالان ئەمەی قبوڵ نییە دەوڵەتش ئەمەی قبوڵ نییە ناکۆچیەکە لێرەدایە بەڵام دەبێ ئێوە ئەوەندە باسی یەکێتی نەتەوەی دەکەن سەرەتا لە ماڵی خۆشتاندا یەکێتی نەتەوەی دروستکە بەڵێ من ویستم لەسەر ئەمە بە گشتی قسە بکەم وەڵامی ئەو کوندە مەسوور بارزانی تام کوندەریە بەژی سەرۆک ئاپۆ کاکێوەیسی ئەو زمانێکی خراپە هون بەکارتێنن لە کەرەماخۆ ئەو زمان بەکارنێنن کاک دیار عومەر قسەکانت قسەکانی ئاوا میدیا و ئەو جاهیلەکانی سۆسیال میدیای پارتین تکایە ئەتۆش واز لە قسانە بێنە هەم قسەکانی دیار عومەر هەم قسەکانی ڤەیسی کاکوەیسی قسەی گونجاونین ئێوە هەوڵ بدەن بە شێوەیەکی عەقڵانە لەسەر بابەتەکە قسە بکەن دوور لە عاتیفە دوور لە جوێندان دوور لە ڕق و کین ڕەخنەی خۆتان بگرن کاکە لە هەردوو ئەتوانن لە هەردوو لا بگرن ئەشتوان لە یەک لا بگرن کێشەنی خۆمەرد نییە مرۆڤ هەموو جارێ ڕەخنە لە هەردوو لا بگرێ بەڵام بە شێوەیەکی مانتیقی تکایە دوور لە سوکایەتیکردن دوور لە جوێندان کەسێک کە لە زینداندایە ئەوڕۆ بیکێ جاش کەسێکی دیکە لە دەرەوەیە بەڵام پەیوەندیەکانی ئەتۆ هیچ نەبینی لەگەڵ ئەمبەر و ئەوبەر ئەمەشیان ڕاست نییە و لە هەمان کاتدا لە بۆ کەسێکی وەکو پەکەکە شوایانی لە بۆ پەکەکە شوایە هەموو شتێکی بارزانی دیکتاتۆرە بارزانی یەکێتی نەتەوەیی ناوێ بەڵام بەخۆش ئەو هەموو هێرشە بکێ سەر دەمیرتاش و ئەگەر داینەخەی داد دەخەم ئەوە قشتی ڕاست نین ئەوە پێویستە مرۆڤ ڕەخنێ بکە بەڵێ سلااو و ڕێز هەواڵەن هێژە پرسیارێکی نابینم بەڕاستی ئەس پرسیارێکی نابینە و جێمەخابینیەیە بەڕاستی هون نەشین پرسیارێکی بکەن بەڕاستی عیبە ناتوانن نازانن پرسیار بکەن پرسیار مرۆڤ نازانێ پرسیارێکی منطقی بکە جگە لە جوێندان جگە لە سوکایەتیکردن یەک جوێن بە بارزانی بدایەکی جوێن بە ئاپۆ بدە یەک بڵێ حەسەن خەیریە ئەوەی تکەش بڵێ جاشە خاینە سبەینەش دیسە لەگەڵ یەکتری جوود ببنەوە لەسەر یەک یا تاغی یەکتری مارە بکەن ئەوە وەزعی یەکێتی نەتەوەیی کوردە وەڵحاسر من کۆتایی بە و پەخشە دێنم سوپاستانەکەم کە تاوە کوێستا لەگەڵمدا بوون ئەوە 34 دقیقەیە قسە دەکەم هیوادارم پەیامەکەم گەیاندە بێ وە لە ئەنجامدا لەناو کەوانەدا پەیامی خۆم و ڕەخنەکردنەکانی خۆشم گەیاندە بن بە کورتی ئەگەر دووبارەی بکەمەوە لەناو ئەو پەیامەدا شت گەلێک هەنە ڕاستن شت گەلێک هەنە دەبێ ڕەخنەی لێ بگیرن شت گەلێک هەنە جێگای پارادۆکس و ئەوان یعنی ئێستاکە بەریتانیا و تورکیا بەیەکەوە کار دەکەن
لەلایەکە دەیان هەوێ تورکیا پارچە پارچە بکەن ئەوە چۆن دەبێ لە هەمان کاتدا ئۆجالان دەربارەی سووریا و ڕۆژئاوا ئێوە دەتانگوت ئۆجالان ئیتیفاقی ئۆجالان مامانی ئیتیفاقی 29 جانیوەریە ڕێگەی نەداوە جینۆساید بکرێ ئەو دەستکەوتانە ئەو پاراستوێتی و ئێستاکەش ئۆجالان بەخۆی ڕەخنە دەکا ئەڵێ بۆ ڕێگانادەن یەپەژە ببێتە بەشێک لە سوپای سووریا باشە لە ناو ئیتیفاقەکەدا ناوی یەپەژە نهاتووە یانی ئێوە خۆشتە ئەحمەشترا دەناسن ناوی یەپەژە نهاتووە باسیەوە نەکراوە کە زمانی کوردی فەرمیە زمانی کوردی فەرمی نییە زمانی کوردی زمانێکی هەبوویە لە سووریادا زمانی هەبوو جیاوازە زمانی فەرمی جیاوازە ئەو دوشتانە مرۆڤ لێک جودا بکە کاکوەیسی زۆر سوپاس تشنابە تو مرۆڤێکی متەوازی تۆ ڕەخنەیانجی قبول دکەی دنێ ڕەخنەژی قبول ناکەن و هەرجار دووبارە دکەن سوپاس دەکەم ji بۆی جارا پێشین هەوڵ بدەن پرسیار بکەن ئارگومنتێن خۆ ببێژن و مرۆڤ بە ئارگومنتەن بە پرسیاراندا بە ڕەخنەیاندا و دەستپێکی ئەو ئالیە کوهونژێ حەز دکەن وی ڕەخنە بکەن پشترە ئالیە دنیا ڕەخنە بکەن بەوی ڕێنگی مرۆڤ دیکاری هەم خزمەتێکی ji بۆی ئالیە خۆ زێتر بکە هەمژی دیکارە زێدەتر ji بۆی یعنی گوتوبێژێکی بەرهەمدار بەعافرینە دەربارەی ڕۆژئاوا وهایە و دەربارەی سلاحەدین دەمیرتاش و ئەمانە بەڕاستی بەڕای من نەحەقێکی زۆر گەورەیە نابێ دەرگا لەسەر دەمیرتاش دابخرێ و دەبێ ئۆجالان بەخۆی ڕێگا بدە کە دەمیرتاش بچێتە ناو پرۆسەکە ئێستا کە ئەوەی ئۆجالان دەیکە منیش لە زێگای دەمیرتاژم ئێستاکە پشم خەنێ ناسمە ناوی ینی بەونەوە یان دابخە یان داددەخەم چۆن دەبێەوە ئۆجالان دەیتوانی لە سەرەتادا بە نەرمی داوا لە دەمیرتاژ بکە کە بەیەکەوە لەگەڵ ئەوی کار بکە بەو شێوە بچێتە ناو پرۆسەکە هەر لە بۆ هەندێک بەڵام تەماشا دەکەین دەوڵەتیش ئەمەی ناوێ ئاکپارتیش ئەمەی ناوێ ئۆجالانیش ئەمەی ناوێ پەکەش ئەمەی ناوێ پێیان وایە لێیان تێک دەدا ئەمە کارێکی غەڵەتە ئەمە کارێکی هەڵەیە و پێویستە ئەو کارە کۆتایی پێ بهێنرێ بەڵێ لە ئەنجامدا ویستم ئەوانە ڕابگەینم لە هەمووشی گرنگتر وەکووتم لەناو ئەو تێبینیەدا شتی زۆر بەجێهێنا بەڵام کادرێکی پەکەکەم بۆ ببینە کە بوێری جەسارەتی هەبێ بتوانێت دیفاع لە ئۆجالان بکە نییە سفرە نییە ئەوەش جێگای پرسیار و جێگای داخە هەر لە بۆ هەندێ ئۆجالان ئەڵێ ئەوانە چروک بوون یعنی پوز بووە هەڵوەشاوەتەوە هیچ وشک بووە بەڕاستیش وایە لە ڕووی فکریەوە کە لە ڕووی ڕۆحیەوە کادری پەکەکە وشک بووە بەڵێ هەتا بەڕێمە ئەیندە کاتێکی خۆش هەر بژین ڕێز و سلااو